هەڵبژاردەی عێراق لە دووەم یاری خۆی لە جامی کەندایی 26 کوێیت لە کۆمەڵەی دووەم لەسەر یاریگای جابر ئەحمەد ڕوبەڕووی هەڵبژاردەی بەحرێن بوویەوە. سپی پۆشەکانی عێراق لە نیوە یەکەم یاریەکە باڵادەست بوون، بەڵام کەمترین مەترسیان لەسەر گۆڵی بەحرێنیەکان هەبوو. لە بەرامبەردا سووربۆشەکانی بەحرێن ناو بەناو مەترسیان دەخستە سەر گۆڵی شێرەکانی ڕافیدەین تا لە خولەکی 38 عەلی مەدەن بربەستی یەکسانی شکاند و بەحرێنی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. لەگەڵ دەستپێکردنەوەی نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها یەک خولەک مەترسی کەوتەوە سەر گۆڵی عێراق. عەلی مەدەن گۆڵی دووەمی خۆی و هەڵبژاردەی بەحرێنی لە یاریەکە تۆمار کرد. سپی پۆشەکانی عێراق پاڵەوانی دواوەشانی جامەکە لە خاچ خۆیان زۆر ڕێگایان تاقی کردەوە تاوەکو بە گۆڵ بگەن. هێڵی بەرگری و گۆڵپارێزەکەی بەحرێن بەرامبەر سەرجەم هێرشەکانی کوڕانی عێراق وەستانەوە. هەر بۆیە یاریەکە گۆڵی زیاتری لە خۆ نەگرت، بە 2 گۆڵی پاک بە سوودی بەحرێن کۆتایی هات. بەم شێوەیە بەحرێن بە کۆکردنەوەی 6 خاڵ وەک یەکەم هەڵبژاردە خۆی گەیاندە یاری پێش کۆتایی جامەکە. شێرەکانی ڕافیدەینیش دۆخەکەیان لێ ئاڵۆز بوو، تەنها بە سەرکەوتن بەرامبەر سعودیا دەگەن بە هەمان قۆناغ. حوسێن محەممەد، کەناڵی پێام.